لە ڕاستە دۆخی سیاسی ناوچەکە بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دۆخێکی ناسەقامگیرایە. گۆڕانکاریەکانی سووریا کاریگەریان لەسەر ناوچەکە بەگشتی هەیە، دۆخێکی زۆر حساسەوە بێ کورد لەرا زۆر ورد هەنگاو بنێ و هەنگاوی دیراسەکراو بنێ و نەکەوێتە ژێر کاریگەری کاردانەوە و ئەمە لە هەموو کاتێ زیاتر ئێستا پێویستەکە هێزە سیاسیەکان کۆ ببنەوە پێکەوە گفتوگۆ بکەن و ڕێگە چارەیەک دابنن و بووی چۆن مامەڵە لەگەڵ عێراقاکەن و چۆن مامەڵە لەگەڵ ئەگەری ئەو گۆڕانکاریانە ئەکەن کە لە ناوچەکە ئەگەری هەیە ڕوودا بۆی جارێکی تر هەرێمی کوردستان دووجاری قەیرانی سیاسی و ئابووری نەبێتەوە. لە ڕاستیا لە ئەبینین ینی تۆ بوژانەوە ئاوەدانی بە چاو ئەبینرە پێویستی بە تەحلیل نییە. بۆ نمونە هەولێر و سلێمانی لە هەندێک ڕووەوە لە ڕووی ئاوەدانیەوە لە پێش شارەکانی تر عێراقەوە ئەمە جێڕخۆشکەرە. ئێمە ئەزانین دۆخی عێراق لە ڕووی خزمەتگوزاریەوە لاوازە و لە پاشەکشایە و عێراق بەگشتی لە ڕیزی وڵاتانی گەندەڵی دنیاە لە ڕیزبەندی پێشەوەیە.